بارزانی لەلایەک چەکدارەکانی خۆی بۆ ڕاونانی تێکۆشەڵانی حزبی ئێمەدەناردا هاواری جاش و ژاندەرمەکانی شاو لەلایەکیش لە بنەوە بەناوی دڵسۆزی لێی ڕادەسپاردن کە بگەڕێنەوە کوردستانی عێراق و دڵنیابن کە مەترسیەک هەڕەشە لە ژیانیان ناکا. لە ساڵی 1347دا ئەگەر لەولا کاک سولەیمان بەدەستی قووەت شماغەکانی بارزانی شەهید کرا لەمداشەوە بە ماوەیەکی زۆر کەم تێکۆشەری بەناوبانگ مەلا ئاوارە گیرا و پاش 3 مانگ شەهید کرا. کاک اسماعیلی شەریفزادە لەگەڵ 3 کەس لە هاوسەنگەرەکانی لە ناوچەی بانە کەوتنە دا و شەهید بوون. کاک ئەوڵای مەعینی لەگەڵ پێشمەرگەی بەناوبانگ نینە شەم لە نزیک قالوێ لە ناوچەی مەهاباد شەهید کران و زۆر کەسیش لە پێشمەرگەکان لە پێک هەڵپرژان لەگەڵ جاش و ژەندەرمدا گیانی خۆیان بەخت کرد. وەختێک بەشێکی زۆر لە بەڕێوەبەرانی بزوتنەوە لە نێوچوون برا پێشمەرگەکان خۆیان بێدەرەتان و بێسەرپەرست هاتە بەرچاو بۆیە کاتێک ئەسۆمیرخانی بارزانی فەرمەندەی هێزی کاوە لە ناوچەی پشدەر بە قەولی خۆیان لەسەر شەڕەفی بارزانی بەڵێنی پێدان کاگەر بگەڕێنەوە عێراق گیانیان لە ئەماندایە بەو بەڵێنە ڕازی بوون و چوونەوە کوردستانی عێراق. بەڵام قەولی شەڕەفی بارزانیەکان بەو جۆرەوە پای پێکرا کە جگەل لەوەی هەموویان چەککردن هەردەست بەجێ لێکیان بڵاوکردن و تا چەند ڕۆژێک 11 کەسیان لێگرتن و بەبێ 32 لێکردن تەحویلی ئێرانیان دانەوە. جەلادەکانی ڕێژیمیشا لەو 11 کەسە 4 ڕۆڵەی بە نرخی وەک ساوەح لاجانی و سولەیمان کەرخەشان و ئەوڵای بایزەمنجە و هەمە سووریان بێ محاکمە گول لەباران کرد و ئەوانی دیکەش بە زیندانی دوور و درێژ محکوم کران. ڕووکۆی ئەو 4 شەهیدە ئێستاش لەسەر ڕێگای پیرەنشار نەغەدا شاهدی نەمری بە کرێگیراوی و خۆفرۆشی بنەماڵەی بارزانیە.